بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، لە باسەکانی ئومەویەکان دەوڵەتێک بۆ خزمەتی ئیسلام ژیانی سەیدنا موعاویەمان ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بە دوور و درێژی باس کردووە، لە چەندین دەرز لە خزمەتیان بووین. ئەمڕۆ لە کۆتایی باسەکانی سەیدنا موعاویە ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ ژیان بەسەر ئەبێن. دیارە سەیدنا موعاویە پێش وەفاتی زۆر بیری لەوە ئەکردەوە چۆن ئومەتی ئیسلامی لە دوای خۆی بە پەرتەوازەی بەجێ نەهێڵێ. دیارە هەتا بوونی سەیدنا حەسەن ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت، چۆ سەیدنا حەسەن زوو وەفاتی کرد، هەتا ئەو کاتە هیچ بیرۆکەیەک نەبوو بۆ خەلیفەی دوای سەیدنا موعاویە ئیلا سەیدنا حەسەن نەبێ. لەبەر ئەوەی شیاوترین کەسێک لەو زەمەنەی خۆیە سەیدنا حەسەن بوو ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ، کە تەنازولی لە سوڵتەی خۆی کردو بۆ سەیدنا موعاویە. بە حاڵەتی ئاسایی سوڵتەکە ئەگەڕایەوە دەستی سەیدنا حەسەن و هەموو جیهانی ئیسلامیش متفق بوون لەسەر ئەمە. فکرەتێک بۆ سەیدنا موعاویە هات، ئەویش ئەوە بوو بەیعەت لە خەڵک وەرگرێ بۆ یەزیدی کوڕی. هەندێک لە مێژونووسان باسی ئەویان کردوتیانە مغیرەی کوڕی شوعبە ئەم بیرۆکەی خستە ناو فکری سەیدنا موعاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت. تەوان مغیرەی کوڕی شوعبەی کە لە هاوڵەکان لە عەرەبا 4 کەسی زۆر زیرەک و وریا هەبوون، مەشهورە بەوەی کە ئەڵێن دوهاتی عەرەب، کەسە زۆر یەکیەکانی ناو عەرەب 4 کەسن: عەمری کوڕی عاسە، مغیرەی کوڕی شوعبەیە، معاویە کوڕی ئەبوو سوفیانە، زیادی کوڕی ئەبی. ئەم 4 دانەیە. طبعا لەو کاتەیە کە ئەم فکرە بۆ سەیدنا موعاویە دوانیان وفاتیان کردو، هەر هەم عەمر لە ژیانە نەماوە، هەمیش مغیرەی کوڕی شوعبە لە ژیان نەماوە، چکە مغیرە لە ساڵی 50 وفاتی کردووە. لە ساڵی 56 فکرەی دانانی خەلیفە لە جێگەی خۆی بۆ سەیدنا موعاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دروست بوو. طبعا زیادی کوڕی ئەبیهی طبعا لە عەرەبیە لە عام لە ئەو وەچەی ئەو مناڵەی کە باوکی دیار نەبێ وتوانە ئەبیهی یا عەبدی ڕەبیهی، ئەوان وتوانە مەسەلەن فلان ئیبن عەبدی ڕەبیهی، کوڕی بەندەی خوای خۆی، ئیتر کەس نەیزانیەوە کێیە. زیادی کوڕی ئەبیهی هەمویان ئەزان لە ئافرەتێکی تائیف لەدایک بووە، بەڵام باوکی دیار نییە، مەجهول النەسەبە. طبعا کە مەجهول النەسەبە، بەڵام یەکێک لە گەورەترین قائیدەکانی ئومەت و داهیە زۆر سەر و سوورمەهرەکانی ناو عەرەبیانی. بۆیە یەکێک لە ڕواتەکان باسی ئەوە ئەکات کە ئەبوو سوفیان جارێکیان زیادی بینی، زیاد گەنجولاو بوو، فەرمووی ئەی هاوار، ئەم زیادە تۆیەک بوو، من لە جاهیلیەتە فڕەندا و ئێستا ئەیبینم پیاوێکی زۆر گەورەیە. ئەم قسەیە وەکو شتێک ئینتیشاری کرد لە ناو عەرەبە، زۆر کەس ئەیانوت زیاد کوڕی ئەبوو سوفیانە. هەتا سەیدنا موعاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئیجتیهادێکی کرد. طبعا مەسەلەی ئاوی زینا نەسەبی پێ ثابت نابێ، بەڵام ئیجتیهادێکی کرد لەبەرەوەی معلوم بوو، شاهیدی زۆر هەبوون لەسەر ئەوە. وەلەو زەمەنە قائیف هەبوو، قائیفەکان خەڵکیان ئەناسیەوە پشتە سەرە، ئەوە لە وەچەی کێ، ئەوە لە پێڕێکە لە عەشیرەتێکە. ئیجتیهادێکی کرد، ئیجتیهادەکەش ئەوە بوو زیادی وەچەی خسەوە سەر وەچەی خۆیان کردەوە بە کوڕی ئەبوو سوفیان. بۆیە موعاویە کە یەکێکە لە دووهاتی عەرەب، زیادی کوڕی ئەبی سوفیان کە عینێکە لە داهیەکانی عەرەب، وەکو دوو برایان لێ هات. کوفە و بەسڕە و منتیقەی فورس و ئەمانە هەر هەمووی زیاد بردوێتی بەڕێوە. زیاد پیاوێکی زۆر عەبقەری، زۆر گەورە بووە و زۆر جێی ئەعتیمادی سەیدنا موعاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ. یەکەم کەس ئەم فکرەی لە تەڕحەکات سەیدنا موعاویە نامەیەک ئەنووسێ بۆ زیاد، داوای لێ ئەکا، ئەڵێ فکرەیەکی ئەوەم بۆ هاتوو. زیادیش پیاوێکی زۆر خواناسە، ئەمەی زۆر بەلاوە زەحمەت ئەبێ. عوبەیدی کوڕی کەعەب کە یەکێکە لەو کەسانی زۆر نزیکە لە زیادەوە، بانگی ئەکا، مشۆرەتی پێ ئەکا، ئەڵێ ئەم مشۆرەتە لە بینی من و تۆ دەرناچێ. قسەیەکی ئەوەی لەگەڵا کردووم کە یەزیدی کوڕی بکاتە خەلیفەی موسڵمان لە دوای خۆی، نازانم چۆن جوابی بدەمەوە. ئەمەوێت تۆ بنێرم، بە نامە نەینێرم، تۆ بنێرم، تۆ زۆر بە وردی لەگەڵ یا قسە بکەی لەگەڵ سەیدنا موعاویە، بزانە بۆچی ئەمەی کردووە، قەراری چی داوە، بۆچی یا پەشیمانی کێتەوە لەم ڕێیە.
عبيد كوري كعب بيأكي زور عقله به بي الله أي زياد تو مشكلة شيء أجر يزيد ببي يعني كشكل شيء الله يزيد تملا دو هميشه خريك الراو كردنا أجنا بيأكي ديندار وخواناس بس أم دو خاصته كان بو خليفة ناشن الله يبغى تشتكي ترنكين يزيد خوشي بمشتى نازانه بس تو معاوية أزان من أتم بو يزيد باسه كم الله باو كشتكي أو قراره أجر خود جرجوال نكيته خلق بيعت النادنه خود جرجوال كره خود تندو طول كره چون يزيد نابان يكي زور قوري در كردي ولا جنگ كان زور لبيشو وزور بوري أنا ما ملي أكرد وبيشك لقائد زور جهر كان در كوتبو بويا كاتك عبيد شو زور بالنرمي قصي لقل يزيد أكرد يزيد خوي جرجوال كرده وخود تندو طول كرده كخلق بأهلي أو شتي بزانن زور كسبون كمشاوري بيكردن سيدنا معاوية دواي عبيد كشو لاي سيدنا معاوية وقفتو كي زور كرا مشورتي كي زور قورا للنيوان أو احنا في كوري قيسل ولقل همو بني أمية دوات لقل آل شاما همويان أمانة بيعتيان بيزيد في قبول أو وفدانيك أهاتن هار همويان يكيكو دودو إيهنان قصي لقل أكردن هندك يعني كو أكردوا باسي بيعتي يزيد لقل أكردن وزورينيان بيعتيان بيدا أهل مدينة نونري أوان عمري كوري حزم بو كاتك هات ديار سيدنا معاوية رضي الله عنه بحزي نكرت يكال بوان بشكو إزاني أم معارضة دواتر بجيها قصي لقل أكر زور قفتوكو يشي طول وتفصيل ينكر ديار عمر زور بتندي والله سيدنا معاوية داو كأو بيتشواني شريعته لشريعته راسته أما لمسالي داناني خليفية أما چن شوازك من هي شورا من هي كشورا بريار أدا لسروي كدابني بولمونا بيغمر صلى الله عليه وسلم كوفاتي كر كسي لدو أخو دياري نكرت شورا مسلمان كوبو نوا برياري عندك سيدنا أبو بكر رضي الله عنه بالتحديد كان دواتر سيدنا أبو بكر عينا بشورا مشورتي بأصحاب كرزور برياري دا عمر كوري خطاب دابني وناميكي نسيوتي لدوا من عمر كوري خطاب إمام عمر شش كسي دانا فرميكي لم ششها البجيرن إمام علي رضا رحمة الله به هيج كسي لدوا خوي دانا ودواتر خلق حسن ين هالبجار شورى أهلي حل وعقد هذا البجار برا أمشي وازي سيدنا معاوية رضا رحمة الله وشوازي تعظبوا لتشيا اختلافات لقال يا درزبو حتى للداناني نفر لدوا خوي كيشان نبو چكا سيدنا أبو بكر رضا رحمة الله لدوا خوي إمام عمر دانابو كيشان لوابو ككرة خوي دابني قرابتك كوتوا أو بينا وخزماتك كوتوا أو بينا أيامد أما هاواني ملكة كان كسرى ورومو أواني ونابل مشبه الشوازل لنا ودينا تواجدي هبه بويا مشورتي كي زور قورة لقال خلق دسي بيكرت بتابتي لقال أهل مدينة لقال أهل مكة حجازة زور قفتو قوي كي طول وتفصيلي كرت فرموي عمر مقورة بوا أترسم كاختلافي كي قورة لدوا من دروز به أما يكسيك دابنم لدوا خوم يكم جار أمي بلاو كرده وكز مخالفين كرت بس دواتر كوتي يزيد مخالفة دروز بو بتايبتي شوار كزور مخالفين أكرت شوار كسي كان عبد الله كوري عمر كان عبد الله كوري زبير كان عبد الرحمن كوري سيدنا أبو بكر رضي الله عنه به كان حسين كوري إمام علي طبعا أم شوار هر شواريان شوار كسي زور بارزي أمتي إسلامين وهر شواريان لحجازا لما كو مدينة هر شواريان بيكو مخالفة أكن ألن أمام بير رازينية وسيدنا معاوية رضي الله عنه بو حج أشيتنا ومكة أشيت مدينة يكيك أمانة أبينا بزجة هر يكيان قفتو قوي لقلا أكا همويان قصي خويان ين أكن كسيان طعن ليزيد نادن مثلا خرافيه يزيد باسكن همويان باسي وكان أمبروسيه غلايا كان نابي كوري خود دابني كسي ترهي بأهليها حلو عقد شورى دايبني ديار سيدنا معاوية رضي الله عنه ما بستي بو كأهل الشام هرسونا بي راضي كاتو أهل الشام بزور كم كاس راضي أبون أي زاني كبا يزيد راضي أبن أو يك للدافع بقوته كان دافع يترجوا يك اختلاف لدوا أخوي دروز نبي وكشل بين عالم الإسلام دروز نبي أم شوار كسا عبد الرحمن يكري سيدنا أبو بكر رضي الله عنه زو وفاتي كرد بيج سيدنا معاوية رضي الله عنه فلكوتايا كان سيدنا معاوية هات يتور دولة بير أبو زيادة نخوش الريتي أكر يزيد كري خوي لوين أبو ضحاكي كري قيسي فهري كبربسي همو شرطة بو لقى المسلمي كري عقبي مري هردو كاني بانكن فرمي وسطك تان بو كم أم وسطن بقى أن يزيد هرشي سيرة كم يزيد فريا من ناكي من أمره
يزيد لدرو الشام نامشي النبو يزيد كا بقرروا باوكد وضعي زور خراب لوصيتك يا اشتيكي زور سير يعني الله يكرم أقال لي سي إقليم لعالمي إسلامية هي إقليم الشام هي هميشه پشت بمانه بس أمانة هر إيش زور نراحت وأمانة بنربط حلقا بس أقال لي بك إيش كان طاو كل لو شو أنا بجي النهل يكسر بيان جرونا وشام وإخلاقي أن تجنس بس رأوا فطرتي إخوان منه أفرمي أهل العراق أجر همور رجوتيان أمريكا من بقر بيان بقر كنت ثابت ناب لزمان إمام عمر أو بو إمام عمر ثابت نابون أسبو خلقي تربيش ولا ثابت ناب أفرمي أهل حجازج بزان أصلي تو أجرته بو أبي أوان كزيارتي كديو هاو ولا زور رزيلي بقرا أوان كنها توب شو ولا احترامي كي زور قوريان بقرا كرم يزيد لدواي من سيكس هن أم سيكس اللي برامبرتوي أوسنا يكان عبد الله كري عمر يكان عبد الله كري زبير يكان حسين كري إمام علي أفرمي عبد الله كري عمر كيشوي نابه شو بيا كي ديندار وخواناسة أجر خلقي بعتيان دايتي أيش اختلافنا كاتبات الأداة أفرمي حسين كري إمام علي دڵنیا بە لەوە ئەو کەسانی کە باوکیان بە کوژ دا و پشتیان لە براکەی کرد کە سەیدنا حەسەن ڕەزا ڕەحمەتوڵڵاهی عەلەیه کە ئەهلی عێراقە ئەمانە هەرچۆنە بێ لە بیلادی حەرەمەن دەری ئەکەن تووشی گرفتارێکی زۆر گەورە ئەکەن ئاگاد لێ بە ئەی یەزید ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان بەرەنگاری بوویتەوە کەوتە بەردەست زۆر نەرم بە لەگەڵ یا چونکە ئەو کوڕی کچی پێغەمبەرە صلی الله علیه وسلم و یەکێکە لە سەییدی شوهەدای باڵێن سەییدی شەبابی ئەهلی بەهەشت أفرمي أما عبد الله كري زبير أقال لي به شديد ترين وقوي ترين يعني أجر شديد نبي أتشكين أجر شديد بو إنجا أتواني برانبري بوستيته أما وستانا طبعا زور سيرن لبروي سيدنا معاوية دهيكي زور قوري سبحان الله همو أمشتاني ندي بالضبط شون توقعي كرو توقع كاني هرهم يندي عجيبة أو وسطي سيدنا معاوية رضي الله رحمة الله عليه أفرميها تاوكو يزيد جيشتوا ديار سيدنا معاوية رضي الله رحمة الله عليه بوفاتي كرد كومالي وصيتي زور سيري بون ما يشك لو وصيته كاني أفرمي كاتي كمن مردم كي زور عقل بأو كسب مشو الله تشكو كسي كزور عقل رحمي خوالق العقل كان أفرمي كي أزان زور عقل بأو كسب مشو ما يشك مثلا لا وصيته كاني يكي تلا وصيته كاني أفرمي كومالي شتي بيغمبر صلى الله عليه وسلم هل قرتوا أو شتاني بيغمبر صلى الله عليه وسلم كهل قرتبون إزاري كي بيغمبر صلى الله عليه وسلم بشتماليك لقل عبايك بيغمبر صلى الله عليه وآله وسلم للايب فرمي كاتي كشورتانم أم عباو إزارم بدن بسرا ممخن دواي بمخنا وكفنا فرمي هندي نينوكي بيغمبريش صلى الله عليه وسلم كاتي كنينوكي أكل هل قرتوا لقل هندي موي بيغمبر صلى الله عليه وسلم ناو لوتم ناو دمم ناو تشاوم أمني نوكاني تيبكن لروايتك على حتى ناو جوام تيكن لعل لهرشونك وبرسيارم ديكرا يا شتيكم بيني شتيكي بيغمبر صلى الله عليه وسلم بيت الشفاعة كارم تبركا بيغمبر صلى الله عليه وآله وسلم طبعا بابتي تبرك عزيزانا بابتي تفصيلة أصحابي بيغمبر صلى الله عليه وسلم زور تبركي قوريان بيغمبر كردو صلى الله عليه وسلم روايتك كان زور كباسي تبركا كان بيغمبر صلى الله عليه وآله وسلم جابر أفرمي أن خوش بوم بيغمبر جان صلى الله عليه وآله وسلم هات أمري فرمو أو مو بين أفرمي دزنجي قل أيو دزنجي خوي بجان لمن شاك بومو عثماني كري أبي عبد الله ابن عبد الله كري وهب أفرمي دايكم ناردمي بولا أم سلمة قابي أيو شدامي فرمي بتشو أما برا أم سلمة من الله كان نخوشن الله بردم بو أم سلمة كلا بخارية هاتوا أفرمي أم سلمة رضا ورحمة خايلة به چند طالموی کی پیغمبری صلی الله علیه وسلم در هنا کردن نو ام او أفرمي أو كم برد وبكر ما نو بالشفاء بهم تبرك بآثار پیغمبر صلی الله علیه وسلم وارده زور فرمایشتی لسر أصحاب شون ما ملا ينكردوا يعني عبد الله كرو عمر رضي الله رحمته الله عليه شديد زوري كلو أصحاباني كشديد زور تن شون پیغمبر صلى الله عليه وسلم أفرمي حتى جاري كان بالرجاء الرشد نقول خوشويستا خوشويس لا يكردوا فرموا إيه عبد الله جيبية كزدياري مدو كسين فرمي والله يا رسول الله صلى الله عليه وسلم قاتش كان من لجي قاتش توادان أو أن دا تبرك كان پیغمبر صلى الله عليه وسلم أكرد
جلەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم پۆشاکەکانی مووەکانی هەر پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی پێی ئەدان بۆ ئەم بابەت بۆی سیدنا خالید ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ جارێکیان خەوت بوو جارێکتر لە خزمەتانە عەرزم کردووە فەرمووی خۆشەویستمان فەرمووی بە حەلاقەکەی خۆی سەرم چاکە ئەم پێشچاوم ئەم تۆزەی چاک مەکە چەند تاڵێک لێرەوە شۆڕ بووە و فەرمووی چاکی مەکە ئەفەرمووی هەر هەمووی چاک کرد فەرمووی ئەم تۆزەمەوە بندەن بە بنەماڵەی فڵان کەس ئەو بدەن بە بنەماڵەی فڵان کەس ئەو بۆ فڵانە هاوڵ ئەفەرمووی خێزانی خالیدی هەڵسانتی خالید هەڵسا مووی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمووی تەوزیع کرا بەناو مەدینە بەشت نەما فەرمووی چۆن بەشی منیان دان ناوتیان بەشت دانەما ئەفەرمووی پەلە ڕای کرد بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمووی خۆشەویستمان کە بینی دەستی کرد بە پێکەنین فەرمووی ئەی خالید زانی و ڕائەکەیت ئەمە بۆ تۆ بەجێهێشت ئەم تۆزە فەرمووی لێکەنەوە بۆ خالید لێیان کردەوە خالید ئەی خستنەوە مێزەرەکەی خۆی هەمیشە لە پێش مێزەرەکەی ئەو چەند تاڵەمۆی پێغەمبەری صلی الله عليه وسلم تیاوە حتا فەرمووی لەیەکێ لە غەزوەکانە مێزەرەکەی کەوتە خوارەوە ئەفەرمووی بە تاقی تەنها دوژمنی هەموو بڕین چۆن ناوەڕاستی دوژمن مێزەرەکەی خۆی هێناو هاتەوە وتیان ئەی هاوار خالدەوە چیەکەی خۆ خەریب خۆت فەوتێنی بۆ وات کرد فەرمووی کوڕم مێزەرەکەی گرنگ نییە مووی پێغەمبەری تیا صلی الله عليه وسلم چۆن ئەهڵم دەستی کافر کرد تەبەڕوکی ئەصحاب بە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم زۆر گەورەیە ئەم تەبەڕوکە کە ئەصحاب کردویانە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم قوربێکی بەواندا و خۆشەویستێکی بەواندا یعنی سیرەکەی لە بەیعەت الرضوانە و دواتر لە سوڵحی حودەیبیە پێغەمبەر صلی الله عليه وسلم هاوڵان چۆن مامەڵانە کە دەستنوێژێکن شەڕیان نەکرد بۆی تۆزە ئاویان دەستکەوێت نوێنەری قوڕیش ئەمانەیان ئەبینی هەر سەریان سوڕ ئەمانە یەقتەتیلونە عەلا وضوئیه باشە خەریکە جەنگ ئەکەن شەڕ شمشێرەکەن لەسەر تۆزە وضوئی پێغەمبەر صلی الله عليه وسلم تۆزە ئاوی دەستنوێژی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆیە ئەصحاب تەقدیسێکی زۆر گەورەی تایبەتیان هەبوو سيدنا معاوية لها هولاني بيغمر صلى الله عليه وسلم هربو تقديسو قورية وأم وسطان أكا بويا لدواي وفاتي همان أم وسطي بو جيبجي أكن أفرمي كاتك وخصبان نوج لكاني بيغمر صلى الله عليه وسلم وجبكي بدسي أو كسوبو كأي شوري أفرمي هات فرمي هي خلقي نجوان كيو بقرن أما كفنكي معاوية أو كسيك ضحاكي بخوري قيسي فهري أو كسي أفرج لكاني على سر من باروتي أما كفني معاوية أما عمودك عربة دارك دسي عربة أما أم كسيك خواج الجوبه أما فتني لنا وبرت ملكه على العباد خوا كردي ملك بسر عبد كان وفتح به البلاد زور شويني بيه فتح كردو زور الدنيا جورة كرد ديبزن إلا إنه قد مات أو تأستمردوا فهذه أكفان وأمش كفنا كانتي إما توزي كتير إخينا وأم كفنا وإخينا وقبركي إتر أو خوي وبيني خوي وخوا لقل عمل كان خويا بجيئها لين العالم برزخا فمن كان منكم يريد أن يشهد فليحضر عند الأولى لهركس يقلئ وكأيان لقل أم كسا مثلا شاهدي بوبدن نيجي بوبكن أو أنا بابد لا نجكا بجداري بكن خلقي زور لأهل الشام لسر معاوية رضا ورحمة الله عليه بن نجكن معاوية رضا ورحمة الله عليه حفتاو هش صال جياو لم حفتاو هش صاليا شل صالي الريكي أمير خليفة شل صالي الريك بالطوابي أمبيا وبيس صالي أمير ببصر أهل الشام وهلا زمان إمام عمر وكيزيد براي وفاتي كريم عمر أمير لشوين دانا لزمان إمام عثمان لزمان إمام علي تاخوي وبخليفة 20 صال أمير 20 صال خليفة حتى فرمي جاري كان فرمي خوايا تخود زاني خلق كم مندوب بدس بمنج مندوب بدس يعني ويتر بس شل صال حكم يعني شل صال من سر برشتيان كم كريم عثمان ابن بريوه سيدنا معاوية رضي الله رحمة الله وجهده زور قوري كردو خدمته زور بريني كردو بأمتي إسلامي أم حفته وهش صالح عمري دي قد أدي لدواء ويك إيمانه هنا وأبيت كاتبي وحي بيغمر صلى الله عليه وسلم خزمتاني كي زوزو قوري بأمتي إسلامي كردو حمو أو بابتاني كلا أمتي إسلامي إنسان سيري أكا عجيبة بلايا وكا أمبيا ودسي ببردو يعني براسي الدولة الداري وأمتي إسلامي لفكري سيدنا معاوية زور قوري بردن بريوي جيهان زور لأستيكي برزايا بوي لزماني سيدنا معاوية رضي الله رحمة الله عليه بهرزاني وفرحيكي زور قورة
ڕوئەکاتە ئومەتی ئیسلامی و ئومەتی ئیسلامی زۆر بە باشی زۆر بە چاکی ثیماری ئەو هێز و توانای معاویە ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێ وەرئەگرێتەوە و سوودێکی زۆر گەورەی لێ ئەبینن. ئێمە لە بەردەم ئەم پیاوە ژیانێکمان بەسەر بردووە چەند وانەیە کە پێکەوەین لە ڕاستیە دوژمنی زۆرە و قسەی زۆر لەسەر سەیدنا معاویە کرێ ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێ. تیرەکان و سەهمەکانی کافر هەمویان ڕویان لە معاویە ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێ، چونکە بەڕاستی ئەو کەسە تەئسیسی ئەوەی کردووە. یعنی فورس، ڕۆم، ئەمانە هەر هەمووی ژێردەستەی سەیدنا معاویە بوون، هەرێکیان بە جۆرێک لە جۆرەکان شکستی خواردووە لە ژێر دەستی معاویە ڕەزا ڕەحمەتی خوای لێ، بۆیە هەمویان کۆکن لەسەر دژایەتی کردنی. و زۆر ڕیوایەتی سەیر و سەمەرە هەیە و زۆر قسە هەیە لە مێژووە، زۆر شتی گەورە بەرامبەر بم پیاوە ئەوترێ لە کاتێکە ئەمە سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و یەک سەحابە طعنی لە سەیدنا معاویە نەداوە لەوەی کە لە عەدالەتی قسە بکە، لە مەسەڵەن بڵێ خوا نەخوا سەیدنا معاویە لە شتێکە خیانەتی کردووە، لە شتێکە نەی پێکە. عموما ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو تەبجیل و ئەو گەورەیان کردووە. مەسئلەی یەزیدیش کە لە کۆتایی عمریان داینەوەی کە لە ئیجتیهادەکان زۆر لە عولەمای ئەهلی سونە ئەڵێن ئەبوایە یەزید دانەنایە، چونکە دانانی یەزید و دانانی ئینسان کوڕی خۆی شێوازێکی مەلەکایەتی وەرەگرێ. ئەم شێوازی مەلەکایەتیش لە ئایندەیە لەو کاتا لە یەزیدیشە زۆر کێشەمان نییە، دواتر زەرر ئەدا لەو ئەچێ کوڕێک بێ کە شایستە نەبێت و بێتە خەلیفە و زەرێکی زۆر لە ئومەتی ئیسلامی بدا. و عولەما تەنبیهیان داوە لەسەر ئەوە. شوڕا ئەگەر چی زۆرینە لەو کاتا بڕیاری داوە لەسەر سەیدنا با بڵێن سەر فکر و ڕای سەیدنا معاویە ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێ. ئەبینی مەسەلەن زۆرێک لە ئەصحاب لەو کاتا ماون هەمویان بەیعەت ئەدەن بە یەزید لەسەر قسەی سەیدنا معاویە ڕەزا ڕەحمەتی خوای لێ، بەڵام لەگەڵ ئەوەشە هەر ملاحەزە لەسەری ئەدرێ ئەبوایە ئەم ئیجتیهادە بە شێوازێکی تر بووە بۆ ئەهلی حەل و عەقدی بەجێ بهێشتایە، یان بە شێوازێکی تر لە شێوازەکان مامەڵەی کردایە کوڕەکەی خۆی داننایە. لەبەرەوەی ئێمە لە پێش ئەمەوە ئیمامی عومەرمان هەیە، خزمە نزیکەکانی خۆشی بە هیچ شێوازێ لە سوڵتە و لە پۆستێکا دانائەنە. بۆیە ئەمە یەکێکە لە خاڵەکان یا بەڵێ خاڵە لاوازەکانی حیاتی سەیدنا معاویە ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێ. ئایا لە حوبی کوڕەکەیەتی یان لە پیاپەرمونەوە بە کوڕەکەیەتی، چکە بە ڕاستی یەزیدیش کەم نییە، یەزیدێکە لەو قائیدە گەورانەی کە دواتر لە دەرسەکانی ترا باسی ئەەکەین کە چۆن جیهانی ئیسلامی بەرەو چه ئاڕاستەیەک ئەبا چۆن کارەکە. و هیچ کەسێک لەمانە کە دێن سەیدنا معاویە مناقەشەیان لەگەڵاکە، هیچ یەکێک لەمانە ئەوە نین کە بێن طعن لە خودی یەزید بدەن، چ عەبدوڵڵای کوڕی زوبەیر کە قسەی زۆر ڕق بەرامبەر بە سەیدنا معاویە ئەکا، چ ئیبن عومەر، چ عەبدوڵڵای کوڕی ئەبوبەکر، هیچ یەکێک لەمانە سەیدنا حوسێن هیچیان طعن لە ذاتی یەزید نادەن، بەڵکو طعن لە کارەکە ئەدەن. لە دوو ڕۆوە ئەفەرمون دوو بەیعەت لە یەک کاتە ناکرێ، بەیعەتمان بە تۆ داوە بەیعەت بە کوڕەکەشت بدەین شتیوان ناکەین. دووش ئەڵێن ئەمە شتێکە پێشینی نەبووە کە باوک بەیعەت بۆ کوڕەکەی وەربگرێ. داوامان لە ذاتی پاکی پەروەردگار خوای گیان ئەم هاوڵانەی پێغەمبەر صلی الله عليه و وسلم کە هەمویان خاوەنی ئیجتیهادی گەورەی خۆیان بوون، داوا لێ ئەکەین ڕەزا و ڕەحمەتی خۆت بەسەر هەر هەمویان ببارێنە بەبێ جیاوازی یا رب العالمین. خوای ئێمە و ئەهلی سونەت تۆ خۆت شاهیدی ڕقمان لە یەک سەحابە نابێت و هەمومان خۆشەون، هەمویان نوری چاومانن، هەمویان ئەستێرەی گەشی ژیانمانن، هەمویان جێگەی ئەوەن کە هیدایەتیان پێ وەرگرین، ئیقتیدایان پێ بکەین. هەریەکێک لەمانە سەوا و ئەوانەی معارضن، سەوا و ئەوانەی لەگەڵان موافقن، هەمووان پێکەوە ئەمانە ئەصحابی پێغەمبەرن صلی الله عليه وسلم. کۆتا جار ئەمانە هەموویان لە خزمەتی ئەوان. خوایە تۆ خۆش شاهیدی ئێمە هەموومان خۆشەون، هەموو ئەو چاوانەی کە پێغەمبەریان بینی وە صلی الله عليه وسلم ئێمە فیداکاریانین، ئێمە ڕوحمان بە قوربانیان ئەکەین، ئێمە ڕەزایان بۆ ئەنێرین. هیچ جیاوازێک دێ لە نێوان یەک سەحابە بۆ سەحابەیەکی تر مهما کان اجتهاداتیان کردوێ پلەیان لە هەر ئاستێکا بێ، هەر هەمویان هاوڵی پێغەمبەرن صلی الله عليه وسلم و ئێمە تەقدیسی هەموو هاوڵەکانی پێغەمبەر ئەکەین صلی الله عليه و آله وسلم. خوای گیان لە هەرچی گوناهمانە ببوورە، هەرچی عیب و عارمانە بیشارەوە، گوناهێ بە ئاشکرا کردومان عەفومان کە، گوناهێ بە پەنهان کردومان عەفومان کە. تو گەورەی خۆت خوای دڵمان ئارام کە، خوای ماڵەکانمان ئارام کە، خوای ژیانمان ئارام کە، خوای مردنمان ئارام کە، خوای ناوگۆڕمان ئارام کە. خوای داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت، ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە، عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە، کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە، لێ خۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە. بەخوا پەروەردگارە ئێمە ئەزانین شایستەی ڕەحمەت و بەزەی تۆ نین، بەڵام ئەزانین تۆ زۆر شایستەی، تۆ زۆر بەڕەحمی، تۆ زۆر کەریمی لەگەڵمانە. تو گەورەی خۆت بە کەڕەمی خۆت
لێمان ببوورە لێمان خۆش بە عەفومان کە بە کەڕەمی خۆت مامەڵەمان لەگەڵاکە بە کردەوەی خۆمانمان لەگەڵا مەکە یا ئەکرەمە الئەکرەمین یا ڕەبی خوایە داوت لێ ئەکەین بە ڕەحمەت و وەزەی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببوورە لە گوناهی باو و باپیرمان ببوورە لە گوناهی خزم و کەس و کارمان ببوورە لە گوناهی برا و خوشەکانمان ببوورە لە گوناهی خێزان و هاوسەر و وەچە و مناڵمان تا ڕۆژی قیامەت ببوورە إلهي داوت لێ ئەکەین لە گوناهی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ببوورە لە گوناهی زانەکانمان ببوورە إلهي لە گوناهی مامۆساکانمان ببوورە لە گوناهی قوتابیەکانمان ببوورە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە لێخۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە إلهي داوت لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە بەزەیی خۆت بە کەڕەمی خۆت لێمان خۆش بە یا رب العالمین عەفومان کە یا ئەکرەم الئەکرەمین خوای داوت لێ ئەکەین بە کەڕەمی خۆت و بەزەیی خۆت ئەم دەرسانە بکەرە نورێک و ڕووناکێک بۆ ژیانمان إلهي داوت لێ ئەکەین قەدری ئەصحاب لەناو ئەم میلەتی کوردا زۆر بووە یا إلهي داوت لێ ئەکەین بە بەرزی بیهێڵەرەوە بە گەورەی بیهێڵەرەوە دەستی بێدینان یا إلهي لە وڵاتی ئێمە ببڕە دەستی دژانی ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەم وڵاتەی ئێمە ببڕە داوت لێ ئەکەین بە کەڕەمی خۆت و بە ڕەحمەتی خۆت و بەزەیی خۆت لێخۆشبوونی خۆت بەسەر ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ببارێنە لێخۆشبوونی خۆت بەسەر مردوەکانمانە ببارێنە إلهي داوت لێ ئەکەین زانای زۆر گەورە گەورە هاوڵی زۆر گەورە لەم هەڵەبجە وڵاتی ئێمەیە خزمەتی زۆر گەورەیان کردو خۆیان لە گوناهی هەمویان ببوورە دەرەجاتی هەمویان عالیکە بەرزیان کەرەوە یا ئەکرەم الئەکرەمین پلەیان زیاتر کە یا رب العالمین إلهي هەر دەسێکی چەپەڵ ئەوێ لەم وڵاتەی ئێمە بەرامبەر بە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەڵە بکە بێوێ خەڵک لەو هاوڵە بە ڕێزانە دوور بخاتەوە إلهي داوت لێ ئەکەین سەرکوتیان کە دەمشکاویان کە دوویان خەرەوە لەم میلەتە کەیدی کائدین یا إلهي لەم میلەت و نیشتیمانی ئێمە دوور خەرەوە یا رب العالمین إلهي ئەم عەبدانە کە لێرە حزوریان هەیە ئەوانەی کە گوێمان لێ ئەگرن هەمویان لەبەر خاتی تۆ خوایە لەم شوێن و مەقام و ئەوەیە کۆبوونەتەوە داوت لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت و بە کەڕەمی خۆت تو گەورەی خۆت خوایە هەرچی چاکەی دنیای پێمان عەتاکە هەرچی چاکەی ئاخرەتە پێمان عەتاکە إلهي ئەم کەڵە پیاوانی کە لەم دەرسانە ناویان ئەهێنین خوایە هەمویان پلە بەرزکە لە بەهشتا بە حەزوری هەموویمان بگەێنە تو گەورەی خۆت خوایە بە ڕەحمەتی خۆت و بەزەی خۆت ڕەحمەتی خۆت بەسەر ئەم ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ببارێنە ڕەحم بە ئەهلی غەزەکە سەرکەوتویان کە دەستی یەهود و نەسارا بشکێنە إلهي ئێمە بێکەسین ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ئەمڕۆیە تەنها و تەنها تۆمان هەی دەستی زەلیلی وەلا تۆ وەرزەکەینەوە یا إلهي ڕەحمە مسلمانانی غەزە بکە یا ئەکرەم الئەکرەمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوي قول لقناهي من الشيوش بوري وخوي قول لما قبولك